یانەی پێشمەرگەی هەولێر نزیکەی 2 هەفتەیە دەستی بە مەشقوڕانەکانی کردوێتەوە بۆ خولی ناوی کوردستان هەرچەندە تا ئێستا پلانی یانەکە دیار نەکەوتۆ بۆ وەرزی نوێ بەڵام بە ڕۆحەتی پارێزگاریکردن لە نازناوەکە بەشداری وەرزی نوێ دەکەن. ئێرە ئەو شوێنەیە کە پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی نایبی کوردستان نازناوەکەی لە یەکلا کردەوە. یاریگایانی پێشمەرگەی هەولێرە لە بەرزایەکانی پیرمامەوە. پێشمەرگەی هەولێری پاڵەوان خۆی بۆ وەرزی نوێی خولی نایبی کوردستان ئامادە دەکات. لەگەڵ ڕاهێنەرەکان و لەگەڵ یاریزانەکانیش لە گفتوگودان بۆ ئەوەی بتوانین پێکهاتەیەکی دوکمە دروست بکەین. بەڕاستی محاولەی ئەوەش دەکەین کەەوە معسکرێکی باش لە دەرەوەی کوردستان ئەمساڵ بۆ پێکهاتە یانەکەمان بکەینەوە ئینشاءالله. پێشمەرگەی هەولێر بە هەمان ستافی ڕاهێنەرانی وەرزی ڕابردوو بە سەرپەرشتی سەمیر بابۆ ئامادەکاریەکانی دەست پێ کردووە لەگەڵەوەی چەند ئەستێرێکی لەدەستداوە بەڵام چاوەڕێ دەکەن لەگەڵ کارژێریانە بڕیار لەسەر ئەوە بدەن چۆن شوێنیان پڕ بکەنەوە. هەرچەندە هەندێک یاریزانمان لەدەستداوە بەڵام هێشتا لە دروستکردنی تیپەکەیدان هەرچەندە ینی ئەو ساڵە جیاواز لەگەڵ پاپا زۆر ماندی بووین بۆ تیپای هەتا دروستمان کرد قەنەعەت ناکەم ئەو ساڵە ئەو هاوکو پار زۆر ماندی بین بەڵام ئێمە دەمانوێت جێ ئەو یاریزانانە پڕکەینەوە با تەماشا بکەم زانین ئەو 15 ڕۆژەی کە دێت چی بە سەرفەریقی پێشمەرگە دادێت ئێمەش هەوڵ دەدەین بە زووترین کات لە ڕووی گرێبەستەوە گرێبەستی یاریزانەکان تاواکەین چووکە دەمانوێت تەفەڕق بین بۆ ئەو معسکەرێک کە دێتە پێشمان. یاریزانان یانەی پێشمەرگەی هەولێر هەست بەو بەرپرسیارەتێ دەکەن کەوا حسابێکی جیاوازیان بۆ دەکرێت چونکە هەم ژمارەیەکی قورسن لە پاڵاوانتێکە و پاڵەوانی وەرزی ڕابردووشن. بەڕاستی ئەمسار وەختەکە زۆر کەمە ئێمە ڕۆژانە مەشق خۆمان ئەنجام دەدەین بۆی لەگە پاڵ ئێمە فەرقمان هەیە ئەرکمان زەحمەتتر بووە زەختەشی تەوامان لەسەرەوە ئێمە بەتەڵ دەورینە دایمەن هەرتی پێک بەتەڵ دەوریبی هەموو یانەکان حسابەی گەورەتری بۆ دەکەن ئێمەش دەبی بزانین ئەرکمان زۆر قورسترە لە پار. ئەو ساڵی ژیوادانین وەکو نێجەکانی پار و وەکو نەیجە باشەکانی پار بەدەست دێن و ئیشاڵڵا ئامادەکاری زیاتر دەکەین لەو ساڵ. بەڕاستی ماوە کەمیشمان لە پێشە بەڵام ئێمە ئامادەین ئەو ساڵیش بە هەمان نەیجێ پار لە خولی کوردستان ببینرێن و سەرکەوتنەکان بەدەست بێنین. یانەی پێشمەرگەی هەولێر لە ساڵی 2004ەوە دامەزراوە و دوای دەست بەکاربوونی سەمیر بابۆ و ستافەکەی لەیانەکە 2 جار بوونەتە پاڵەوان و جارێکیش دووەم لە خولی نایبی کوردستان. حوسێن محەممەد کەناڵی پێم پیرمام.